دم باش جسنتر کردستان بو اسایش نتوی از سامان عمر و خاتو زینب شاکر دیگه هوانا به میتینگ جمعه 6 هاوینا 2020 هلبت ام دیگه به میتینگ دیگه کردش پروگرس سنتر بردیکن دیگه خاتو رویدا مصطفی کو سرپرست و سنتری دیکل لندن بله ام نها دکبن میتینگ خو کو بمجاره که الجرناوه فاکتور کرد و کو مترسیک بسر برجواندا بجن نتویا کردان کو اول مجاره که وقت بجن بلکو جه پسیاره بخوابه ام و مجاره دیگر زوربرز دکتر نوزاد هیتوتی دیکن جناب دکتر نوزاد هیتوتی کو ماستر و پی اچ دی دوباره زانستین سیاسی پیوندی نافدولتی ده هست تایبەتمەندی ئەوی د سیاست ئەمریکا د میدل ئێست ده ریسرچ دیکە دبوارێ سیاست ئەمریکا د میدل ئێست دیسان کیسا کوردی جی تایبەت سیاست ئەوی د عێراق ده د ئیران ده دیسان کیسا کوردی لە باشووری کوردستانی و ڕۆژ ئاوای کوردستانی بواری خواندن ئەوی بژن استراتیجیەتە پەیوەندی ناودەوڵەتیە بنەوەی پەیوەندی ناودەوڵەتیە سیاسەتە دەرڤە هەمان دەم بژن سیاسەتە وڵاتی ئێگرتن ئەمریکایە مامۆستای زانینگەها هەڤلێرەیە وانە بێژ بووە لە زانکۆە نەورۆس لە ئاستن بژن بەکالۆریۆسی مامۆستای زانینگەها سۆرانە لأست قطابية ماستري ريسيرش كريا دبواري ديار كري دل دمن بوري نابو بانجك لسر أست ميديا كردي هيا وديسان لسر ميديا ناب دولتي تايبت د ماجازين انترناشنال دا قال لك ريسيرش كرينا بله جلاي من و دكتور زور بخير بي هون همي زور بخير بين نها ام دليفي ددن خاتو زينب شاكر كو بردامي به بجن چون جورا مجاره بده بله زینب نها فرمو بله اوقات کام باش تئوری اورومان لسر فاکتوری کردی و کومترسیک بوستر نتوی کردستان تکتی دا تایبەتمەند و سکۆڵەرەکانی بواری ئاسایشی نەتەوەیی پێناسەیە کەیان بە شێوەیەک کردووە کە ئەو کار و کریارانن هەڵگری ئەو کار و کریارانە هەڵگری مەترسی ئاسایشی لە کاتێکی کورد یاخود درێژخایەن بۆستەر نەتەوە و دەوڵەت کە بە ماف و بەرژەوەندیانەوە تاوەکو نەناوتن لە خۆ دەکەوێت لێرە داوا دیارە کە پێشکەوتن یاخود پێشنەکەوتنی دەوڵەت ڕۆڵی جێراوە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە و مەترسیەکانیش بە شێوەیەکی گشتی لەسەر دوو ئاست باس کراوە ئاستی دەرەوە و ئاستی ناوخۆ هەرچی ئاستی ناوخۆ هەیە وەکو شەڕی پارتیزانی نێوان پارتی سیاسیەکان و هەروەها دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاونیشتیمانیان لە خزمەتگوزاریەکانی وەکو پەروەردە وەکو تەندروستی وەکو گەشت و گوزار وەکو هەلی کار و هەروەها دامەزراندن و دیگە لەمانەش گەڵ و مەترسی پێکاتەکانیشمان پێکاتی نەتەوە و لەناو دەوڵەتدا ئەمانە هەموو لەسەر ئاستی ناوخۆ هەرچی لەسەر ئاستی دەرەوەدا هەیە هێرشی لەشکریمان هەیە هەروەها دەستێوەردانی ئابووری کە ئەو دەستێوەردانە ئابووریانە زیاتر لەژێر ناونیشانی هاوکاری تەعاونەوە ئەکرێت ئەمانە جگە لە مەترسیە جیهانیەکان مەترسیە جیهانیەکانیش وەکو پەنابەر وەکو تیرۆر وەکو بازرگانیکردن بە مرۆڤ ئەگەر بێت و ئێمە سەرێکی باشووری کوردستان کەین لە ڕووی ئەم گەڤ و مەترسیانەوە کە جێگەی داخەلی هیچ کام لەوانە بێبەش نییە بۆ نمونە ئێمە لە ڕابردوو شەڕی پراکوژیمان هەبوو کە شەرتێکی ساوی دەونی بوو تاوەکم ئێستاش لە زۆربەی ناوچە جیاجیەکان بەردەوامە هەروەها یەکڕێزی و یەککوتاری کوردیش نابینرێت لە سەر ئاستی سیاسیدا جگە لەمانە ئێمە دەسەڵاتێکی باشمان نییە بۆ چ لە ڕووی سەروەری یاساوە بێت لە ڕووی پرسپێکردنەوە بێت ئەوانە هەمووی لەسەر ئاسیدام دەستگام و هەروەها میدیا و ڕێکخراوەکانیش ئەوانیشی ڕۆڵێکی ئەکادمیان نەجێراوە لەوەی کە خەڵک شەقام ئاگادار بکەنەوە و پەرەیان پێ بدەن کە ئێستا ئەبینین هەت بارودۆخ
بارودۆخێک لە ناوچەکەدا ڕوو بدات هەر یەکە و هەڵیدا بە شێوەیەک ئەو بارودۆخە نیشاندا. ئەمانە هەمووی لەسەر مەترسی ئاسایشی. هەروەها هەمانە بەرژەوەندی نەتەوەیی کە بەرژەوەندی نەتەوەکانیش بە شێوەیەکی لەسەر دوو ئاستن. لەسەر بەرژەوەندی زیندوو گرنگمان هەیە کە ئەمانە هەمویان گرێدراون بە مانەوەی هەرێمی و بە مانەوەی ناسنامەی هەرێمی و سیاسی بە بواری ئابووری و ڕۆشنبیریەکەیەوە. هەروەها بەرژەوەندی گۆڕینیشمان هەیە ئەو بەرژەوەندیانی کە دێنە گۆڕین. بەڵێ ئێستاگەش بۆ بەردەوام و زیاتر ئەنەلایزی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەوزادە بین. بفەرموو دکتۆر. زۆر سوپاس دووبارە شەوتان باش. زۆر خوشحاڵم کە لێرە ئامادەمەوە سڵاو و ڕێزمایە بە هەموو بەشداربووانە میتینگە ئەم زۆم میتینگە. بێگومان لەم بابەتە دەمێت بە شێوەیەکی ئەکادمی یعنی دوو لە ڕانگەیەکی حزبی بە شێوەیەکی ئەکادمی باسیەوە بکەین کە وەکو لە بابەتەکەشی دادیارە یەکێک لە فاکتەرە هەرە گرنگەمە بەڕای من یعنی دوای من ڕیسێرچێکم لەسەر کردیە یەکێک لە فاکتەرە گرنگەکانی کە هەرەشە لەسەر ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان بەشێکی زۆری فاکتەری ناوخۆیە. لەوانە ئەو پرسیارە دروست بێ بۆ فاکتەری ناوخۆی هەرەشە لەسەر ئاسایشی نەتەوەی کوردستان. لەوانە هەمووتان ئەو پرسیارە بکەم. من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمە ئەو پرسیارە کۆمەڵێک پرسیاری تر دەیگەن کە بە شێوەیەکی گشتی ئەگەر تو سەیری جیهان بکەی سەری دەوڵەتەکان بکە. ئایا هیچ دەوڵەتێک لەسەر ئاستی دەروە بەهێزە دەتوانی بەرگری لە بەرژەوەندی نەتەوەی خۆی بکە گە لەسەر ئاستی ناوخۆ لاواز بیتن. ئەگەر لەسەر ئاستی ناوخۆ دووبەرەکی کێشە ململانێ هەبیتن. ئایا هیچ ملەتێک هیچ دەوڵەتێک بەهێز دەبێت لەسەر ئاستی دەروە یخود دەتوانێت ئاسایشی نەتەوەی خۆی بپارێزێ ئەگەر لەسەر ئاستی ناوخۆ دوو هێزی چەکداری هەبێت و زۆربەی ئەو هێزی چەکدارە ئینتمای لە جگایای بۆ خاک بێ بۆ وڵات بێ بۆ نەتەوە بێ بۆ گەل بێ لەوانە گروپ یان کەسێک بە فەرمانی گروپ یا کەسێکێک بکات. یعنی دوو هێزێکی نیشتیمانیت نەبێتن دڵنیا بیلەوەی کە هەرەشە لەسەر وڵاتەکە دروست دەبێ پێ نادەتە بەرژەوەندی بەرتەسکی حیزبی یەک کەسێک یەک شەخصێک ئیلانە بەڵکو تاکە ئەرکی ئەو هێزە بەرگریکردنە لە خاکی وڵاتی. تو سەیری دەوڵاتە بەهێزەکان بکە. ئایا دەوڵەتێک بەهێز دەبیت ئەگەر بێت و لەسەر ئاستی ناوخۆ دوو زۆن سێ زۆن چوار زۆن هەبیتن. کەسەکان لانەکان یا حیزب یا خۆیان بە گشتی لە کوردستانیش با بڵێن بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی کەسی لەسەروی بەرژەوەندی نەتەوەی و خاک و نیشتیمان بێتن دەتوانین بڵێن ئەو وڵات ئامادە بەرگی لە بەرژەوەندی استراتیژی خۆی بکە. بە تایبەت لێرەدا کێشەیەک هەیە کاتێک بەرژەوەندی شەخص بەرژەوەندی تاک بەرژەوەندی گروپێک بەرژەوەندی حیزبێک هاودش بێ لەگەڵ بەرژەوەندی نیشتیمان ئەو کات چ دەکەی؟ ئەو تو بەرژەوەندی نەتەوەی هەڵدەبژێری یان بەرژەوەندی حیزبی هەڵدەبژێری. تو سەیری هەموو دنیا بکە. ئەو وڵاتانەی کە بەهێزن پێگەیان بەهێزە لەسەر ئاستی دەروە سیاسەتێکی باش بەڕێوە دەبن لە معادلاتی سیاسیدا کارگەریەک جار زۆریان هەیە و حسابیان بۆ دەکرێت. تو سەیری ئەو دەوڵەتانە بکە. ئایا ئەو دەوڵەتانە لەسەر ئاستی ناو دوو هێزیان هەیە دوو زۆنیان هەیە سیستمێکی خراپی حکومڕانیان هەیە کەسەکان یعنی هێزی سەربازی فەرمان لە چ وەردەگریتن. بۆ نمونە سەیری ئەمریکا بکە سەیری ئەوروپا بکە تەنانە سەیری تورکیا بکە. ئێمە ئەڵێن نەشەرتە وڵاتێکە ئللا سیستمێکی دیموکراسی بێتن. ئەڵێن تا چەند لەسەر ئاستی ناوخۆ تا چەند لەسەر ئاستی ناوخۆ ئەو وڵاتە سیستمێک هەیە دەتوانێت بەرگری لە بەرژەوەندی نەتەوەی بکات. ئەگەر لە چارچێوەیەدا سەیری کەین بە تایبەتیش وڵاتی ئەو وڵاتە بەهێزەکان ئاماژەمان پێ کرد هەموو ئەوانە بە هوکاری ئەوەیە کە لەسەر ئاستی ناوخۆ بەهێزن. حتی ئەوەیە نظریه ریالیستیشتان خوێندو بیت باسی ئەوە دەکات دوو فاکتەر کارگەریان هەیە لەسەر ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێک. فاکتەرێک ڕێباڵانسینگە فاکتەر لەسەر ئاستی ناوخۆ تا چەند خود بەهێز دەکەیت هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی و تا چەند لەسەر ئاستی دەروەش ئەو فاکتەرە بەکاردێنی بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی لەسەر ئاستی دەروە بپارێزی. کەواتە ئەگەر لەو چارچێوەدا بین باسی ئەوە بکەین ململانێ زۆر ئاساییە لە نێوان ئەحزابدا هەبێت. یعنی ئەسلەن ناسروشتی ئەوە کە ململانێ نەبی لە نێوان
زبده لاني وان هذا سياسه كان تو سيري هم الدنيا بك من الملانيه هي كي بركي هي كيشه هي ناكو كي هي حتى سيري امريكا بك بلان بو او من الملانيه ناجت او واسطي هرشل صار اصايش نتوي اول درز بي تو كارتشيا بنا بيت هرشل صار اصل بنا منا لبين ديمقراطيه كانوا كوماريه كانوا حتى اوروبا سيري كي حسب يعني او ناس رشته كاتب ببيني من الملانيه نيه كواتا دبي من الملانيه هبي نبيت إملا بترسم الملاني لأن يوم بارتوي كتيها لأن يوم قرانوي كتيها لأن يوم نواني يوم نظام كيه بلام أوي ناس رشتيها يعني أوي كأوم الملال صار أصي صار حسابي أصايشي نتوي أولا طبي لو ولا طاني كذا مزرعيان هيا لبرچن هو كارك أوم الملال هرجيس نبيت هرشال صار أصايشي نتوي أولا يكم هو كارك دستورية يعني من الملال لا تشارشوي كي یا سایدایا با یا سر خراوه تو ململانه حتی واسطه دبیتن لدروی واسطه بنیه ململانه که تو آستی ململانه که گشته وی هرشه لسر آسایشی نتویه ایدیواز لململانه دی لهمو والاتان دا هیلی سور هیا يعني هیلی سور هیا آسایشی نتویه هیلی سور لالان همو حزب و سیاسی کن و هیلی سور هیچ حزبکیش نابید ببازینید لو والاتان دا هیزی سربازی هذا كي يجرتويا وكو قطمان تانيا أركي فلسطيني آسایشی أولات لا سر أستي درك بروبري مدرسة درك كان دبيتو ولا لان كسو جروب كان راستا ناكرت يعني هذا كي تانيا يكركي هذا دبيت برجري لآسایشی نتوي ولا تاكبكت مزور باسي آسایشی نتوي دك ما بس ما هو يكم كباسي آسایشی نتوي دك ما بس ما نشيا ما بس ما نهوا يكت هذي صار بازي ولكن هم فاكتورانيت كباسم كد وكو باسي آسایشی نتوي يعني برجري لكيانو سروري ولا تكد بكي يعني برجري لخاكيكد بكي يعني روبروي هرشا ومدرسي دركا كان ببيته كاريا هر كاتك برجاندي نشتماني هبي طولوي دي واصل برجاندي حزبي كاتك اما لو چارچوه اگه گمبكين كواتا لكردستانيش كاستابا بمسا كردستان هيچ كشك نيه اگه لين إرادة آیا لكردستان اما او سيستم امانية آیا لكردستان هزا سياسكان پارت سياسكان كسكان سياسي همويان آیا هيلكي ديار كراويان هيا بلن اوامل ملان حزبي او جيب برجاندي نتوي آیا هيل سورمان هيا آیا سيستمي كي درستي فرمان روي مان هيا كبياسا آسایشی نتوي نشتماني لا برجانديكان حزبي جواب كتوا آیا هزا كي يگرتو مان هيا بين الليمان بقومي وكو هبدا اكتوبر يا 16 اكتوبر لينا يتن آیا هزاك مان هيا كا للان شخص جروب تاك احزاب ارسطان نكرت هزا كي مؤسساتي بيت بفرمان حكومت كار بكتو وكو قدمان اركيش فلسطيني كيانو سروري اولات بيتن تا چند ريمي كردستان توانياتي بدري زي 29 سال استا لناتوي كي بگره حتى استا تا چند اما توانی مانه لسر آستینا خو او فاکترانه که باسم که دبنه هو کاری لازبونی هرم یا دبنه هو کار هر شی جدی لسر هرم درزده بی چند کار مان کرد بایا فاکترانه لا ببین چند کار مان کرد بایا فاکترانه چاکی کنس بین لیمان بقیمه بایا و کیانه که به حسابی روبروی مدرسیه کام ببین من قناغ کان هنده قناغ کان بشوی که کود باست کم دی مثلا قناغ است بالام گرینگ ما باست کن بون مونه لسالی نوتوی که قناغ یکمی کیانی هریم دست پیدا کلا نوتوی حتی نوتو چار آیا توانی من بنامایی که درست بو کیانی هریم درست بکه و کو باسم کده و بنامانه فرمان روایی کی باش هزا کی یک گرتو ارکی پاراستینی کردستان بیت دو اداره‌ای نبیتن سیستمی که فرمان روایی دموکراسی هبیتن دامازراکان به حزبن باعث بینه ململانه حزبي ريجنا در ململانه حزبي بكيشت آستك لسر حساب برجاندين اجتماعي اما تواني ما لار نوتو يك بون من قناغي نوتو يك حتى نوتو چار كبيالين سرطاي حكمراني كردي تواني ما تشتكي وابكي بگمان نخير هر لسرطاي نوتو يك حتى نوتو چار که تو سيري بكي سيستم 50-50 دركه 50-50 هوا بو حلجاتن كرا نه بارتي نه يكتي قبول انجام كان یا نكرت يعني أولانه كبرى دراب ولوكاته قبول أنجام قناة كده أنجام كش شبو
سیستم 50-50 لیکه یعنی لجگای ما بنامکانی دولتداری بهش کن كوتنيا سيستمي 50-50 وناغي دوا نوتو 4 نوتو 8 اما باواش رازينا لا قناغي دوام دا قمنا دبي لانك بسريتا همو ما يعني حزبك دبي حزبك كتير بسريتا يعني نكبه 50-50 رازينا بين شرينا وخليك هاو لا نوتو 4 حتى نوتو 7 نوتو 8 بيرتاناتش او قناغاز زور جرنبو يعني بيرتاناتشتن او كاتيك هريمي كورسانت الشرينا وخوبو هريمك بو اعتراف بين كراب السراسني دولتي هيك زور لواز بو بردوام هرشه بو لسر هرم لجيغاي مال مبال بگري لاوروبا لامريكا بلنكاكيا ورا 100 سال كم جرى در فت بو اما هي بو او كينا بباريزي لجيغاي مال بگري بو اي بيجاك يعني فرمان روايك درست بكن لكردستان همو ما شانزي بكن چي ما كي توشي شرينا خوبين همو دوستكان يما هاتن بس كاريان كي شيانا بو كاك شر واستين لجيغاي ما كار بو بهز كدي بيجي هرم بكن همو دوستكان يما شاتن بزحمت وانيان شرينا خراب يعني بريطانيا او كات تنانا لا نطيكش كامريكات بخير خوي يعني اوروبا او امريكا انا بخير خازي هاتن نوچه دجافريان درست کرد يعني ما نمان داتواني هرم باريس لكن دا هرم که فلسطين لدستی ما نبو دولتی که سوپر پاور و امریکا او پاتن اما باريزن بو هر شل سر نبي تركيا لا ولا عراق لا ولا صدام حسين لا اما لجگای اوی 20 سالمی اما بنما که حکمرانی دانی هاتین توشی شرع ناخوبی يعني لو كنا غاجدا هیچ تک ما نکرد با کیانه او کیانه که استهیا من ملانه حزبي همو كان روب بدات هرشنا بالسهل قناغي سيام كادواتريش من قناغ من بين الشهر صار لا نوطوهاش داس بيدكات يعني ركبتني واشنطن حتى 2005 بارتي هيكتي بيكاتن بلام ديستان او بنمانه كباسم كدن هر وقت خوي من داس لي ندرة يعني دو زون دو سربازي دو ناوچه سيستمه که فرمان روایی ترادک منابع دموکراسی بتاوی دموکراسی بلامنا ترادک کم کوری زور هی مساس دامزراوی زور لاواس ناتوانن برگی لاسایشی نتیجه ولادک دواتریش من سریع و قنقالیم لبرو هندشتی تریا دم پیرا بگه دویا ریکوتنی که یعنی او شراسایی که لا داتانی بالله ریکوتنی واشنطن دست بگه تا 2005 ل 2005 تا 2014 دیسان پارتی هیکتی رگ دکیوان یو همو تانازان لحفتی مانگی یک بوابزانم 2005 ریکوتنی بلام ریکوتنی که دیسان کمو کوری یک جار ضرورت داره راست کس دیجی اوانیه گوتاری گرتو هبید کس دیجی اوانیه یعنی همو من بخوشه پارتی هیکتی گوران همو حزبکان کشیان نبید کردستان آرام بید سقامگیری هبید بلام بسیار اول سر چرک دکیوان آیا اما ریکوتن لسر حسابی بحث کردنی پیگی هرمه یا لواس کردنی پیگی هرمه آیا ریکوتن لسر حسابی او سیستمی که دموکراسی درست کن یا خود رجع به امر موقعه بدن که لانوات درست بوا آیا ریکوتن که با اوایه که حزکی کردستانی درست کن انتمای به ولات هبید یا هر درجه پیدره اوی پیش خوبیدن آیا ریکوتن که با اوه بو که سر آستی در و پیشان بدن سیستمی که درست دموکراسی من پراکتیزه که یان با اوه باز ده صلاح دا بش بید من قناعتی منو زوربه یوانه که ریسرچ یان کرد راست ریکوتنی پارتی اکیتی گرنگ بول سر آستی در و من علم راست عندك دست كابجان دستينا لا باغدا بونمونه دستور همي شهيدا بس ما بستم اوانيه زياده ما بستم هوايه ما تشون تواني مان بيجاك درست بكين كيانك درست كين سبينه تش استور بين بوايكا من الملانه لسر اسينا اكو هرشن نابي لسر كردستان بيگو ما نماتوني بله دكتور اگر درفت كاتم تبدي او خوندنوي جناب انالايزي بن لا نوتيه كوا باشا بو شری براکوچی دوای شری سرد کناوت هنا باشه دوای که بلین لسر آستی نتویشتی کرا لگل باغا باشه پرسی اوایی که دستوریان پجنان مافی کرد دستور شتی برجسته بو تا آوانه خوندنوی جنابت بو بلین برجوان دی نتوی لآستی بلین عراق باشه ایمال کرد لچه آسته کن باشه دوای سر آسته حریماتیش باشه
بەڵێ یەکەم جار ئەوەی من تێبینی ئەکەم ئەوەی بەشە سکۆلەرەکانیش تێبینی ئەکەن ئێمە کێشەمان لە فەرهنگی بەرژەوەندی نەتەوەیمان هەیە وەک هاوکارمان زەینەب ئاماژەی پێکرد ئێمە ڕەوشەنبیریەتی بەرژەوەندی نەتەوەیمان لە ئاستی بڵێن جۆرەکانی نیمانە باشە پلاس لەگەڵ ئەوەی ئێمە پرسەکانی مەفهومی کێشە و هێرشەی ئاسایشی لە ئاسی ناوخۆ و دەرەوە و هەرێماتیش ئێمە لەو ڕووەوە ئێمە لاوازن ئێمە بڵێن لەو ئاستی بەرگری دانین بڵێ ئەگەر کۆمنتی جەنابەت لا قوناغی سێ چارەمیش کوتای باس بکەم ئەوجا دێمە سەر ئەو پرسانە قوناغی چارەمیش گوتمە لە 2014 بۆ 2020 دیسان ئەو قوناغەش سەرەتای دووبارە گەڕانەوە بووناکوکی لەنیوان پارتی و یەکەتی و گۆڕان و نەوەی یعنی ئێستا پارتی و یەکەتی بەتەنیا نین کۆمەڵێک ئەحزابێتی دروست بوون ئێستا دوای 29 ساڵ ئێمە لەکەین من ئەو پرسیارەکەم ئێستا مناقشە لەسەر دەکەین ئێمە لەکەین ئایا توانیمان هێزێکی یەکگرت و دروستکەین ئایا توانیمان ماسا دروستکەین ئایا توانیمان گەندەڵی نەهێلین ئایا توانیمان داوازڕایی بەهێز دروستکەین ئایا دامەزراوەکان ئێمە دامەزراوەمان هەیە بەس هیچ لە دامەزراوەکاندا نییە کەواتە لە دوای 29 ساڵ هەتا ئێستا لەگەڵدا بێت من پێم وایە ئێستا باسی دەکەم من پێم وایە فاکتەری کوردی هەرشایەکی جدی بووە لەسەر ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان بۆ نمونە بەهێزی هەرێمی کوردستان ئەو پرسیارە زۆر بکەم بەهێزی هەرێمی کوردستان ئێستا بەرامبەر بەغدا کاکە بەهێزی ئێمە بەرامبەر بەغدا لەوەدا نییە بەردەوام کورد استراتیجێتێکی پراکتیزای کردیە بەهێزی ئێمە بەرامبەر بەغدا بەوەیە کە بەغدا لاواز بیت بەغدا شەڕی ناوخۆی هەبیت بەغدا میلیشیای هەبیت ئەمریکا پۆڵ پشتی نەکرد بەڵام ئێمە قەت بیرمان لا نەکردیە ئەی استراتیجێت ئێمە چێ کە بەغدا بەهێز بیت F-16 هەبیت F-36 هەبیتن سپایەکی گرتووی هەبیت بەڵێ ئەو قەسەی جەنابەت کە لە ڕووی ئابوووریەوە هێزبوون کە لە ڕووی دیپلۆماتیەوە هێزبوون کە لە ڕووی سەربازیەوە هێربوون بینیمان لە دوای 16 ئۆکتۆبەر کە ئەوەش یەک پرسیارێکی زۆر جددی ئەبی لە میتینگی ئێمە باشە ئێمە پێڵێن ڕێفراندۆم بەرژەوەندی نەتەوەی بێ یان 16 ئۆکتۆبەر بەرژەوەندی نەتەوەیە ڕێک لە 16 ئۆکتۆبەریش بەغدا کە بەهێز بوو دیتمان چی بەسەر ماهنات هێرشەیەکی لەشکری دوای هێرشایەکی ئابووری هێرشای دیپلۆماسی لە ڕێگایە خوب باش جەنابەت لە ناو کاری ئەوەی کەم دواتر دەتوانین زیاتر قسە بکەم بۆ ئەوەی مەفهومێکە بگەیتن ئێمە دەبی استراتیجیمان لەسەر ئەوە دابڕژین سبەینێ بەغداش بەهێز بیت ئێمە بەهێز بین نەلاواز بین ئێمە بەردەوام کێشەمان چییە ئێمە ئاڵێن کاکە لەبەر وای بەهێز بین دەبیت سووریا دابەش ببیت دەبیت تورکیا دابەش ببیت دەبیت بەغدا لاواز بیت ئەوە استراتیجیات نییە 20 ساڵی 90 حتا 2020 استراتیجیاتمان ئەوەیە بەڵام ئێمە نەهاتنە استراتیجێتێک دابڕێژین ئەگەر سبەینێ بەغدا بەهێز بوو سوپایەکی گرتووی هەبوو ئەمریکاش دەعمی بکە ئێمە هەر بەهێز بین عێراقێکی بەهێز هەبیتیش هەرێمی کوردستان هەر بەهێز بیت ئەوە بە چ دروست دەبیتن ئایا تەنیا بەڕێککەوتنی نیوان پارتی یەکەتی دروست دەبی باو پایانە دروست دەبی کە ئێمە وەک باسم کرد بەوە دروست دەبی کە ئێمە هێزێکی یەکگرتوومان هەبی کە ئینتمای تەنیا و تەنیا بۆ خاکی هەرێمی کوردستان بیت بەرگری لە ئاسایشی نەتەوەی بکرد لە کیانی هەرێمی کوردستان کرد لە سیستمی دیموکراسی کرد بەوە دروست دەبی کە دامەزراوەیەکی یاسایی بەهێزمان هەبێ سبەینێ هیچ هێزێک هیچ کەسێک هیچ لایەنێک تشی ئاسایشی نەتەوەی نەبیت کە هەڵایەک کرد بەرامبەر ئاسایشی نەتەوەیەک و گوتم سەروەری هەرێمی کوردستان ئاخی هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان مەسەلە بەرژەندە ئابووری سیاسی هەموو ئەو بەرژەندە هەموو ئەو کێشە لەگەڵ بەغدایە بتوانێت ڕوبەڕووی ببیت ئێمە ئەو استراتیجیا لەسەر ئاستی ناوخۆ نەکەر ئەوەمان نەکرد ئەو فاکتەرە نەمان یعنی لە ڕووی سیاسی لە ڕووی هێز لە ڕووی ئابووری نەک ئابووریەکی بەهێزمان دروست نەکرد وامان کرد ئێستا لەسەر ئاستی ناوخۆ فاکتەری ناوخۆ بوو هەرەشە بۆ نمونە 16 ئۆکتۆبر تو باست کرد 16 ئۆکتۆبر من پێم وایە گەورەترین فاکتەر کە هەرەشە بوو لەسەر هەرێمی کوردستان خودی فاکتەری ناوخۆیی بوو ئێمە نیوای خاکی کوردستانمان لە دەستدا بە هۆی ناکۆکی ناوخۆیی پرسیارەوەیە ئەگەر هێزێکی گرتومان هەبە شەڕی ناوخۆ دەبوو ئەگە هێزێکی گرتومان هەبە 16 ئۆکتۆبر ڕوویەدا ئەگەر سیستمێکی دامەزری بەهێزمان هەبە حیزبەکان دەتوانی لە دەروی بەرژەوەندی نەتەوەیی سیاست و هەفتسوکەوت بکەن فاکتەرێکی دیتر کەواتە خاڵی یەکەم ئەوەیە دەبیت ئێمە وشیار بین هەموو کات نابێت و سیاست بەرامبەر بەو شێوە بکات تو بەهێز لەبەر لانی بەرامبەرت هیچ نییە یان ناخۆشە کەوتووە تو ئەو کات هەست بە بەهێزی دەکەی
حزب كيلاني برامبر بهزة بلانتو بهزي نك بهزي يقول لا لا وازي خلق يقدر لا ناس بين او خلق خوي بهز بك او كاتو تشدكي لبروا من استاش حزب ما ترسيده كان برا المستقبل اجي بوشي و استا برواني بمستقبل بير بقص بينك وكو قطم بغداد بيخان اف سيو شار امريكا دعمي كر شري طائفين ما سيستم كي وكو صدام او كاتشدكي باو سيستم اسلام من بما يارش جولتين هرشه لسر اسايش نتو يريم كردستان درست دبي خالي دوام وك اما جما بكر برداومي كي لا فاكتن بال بشتيري مي كردستان فاكتري امريكي ودولتيه بالام استا خريكه او بال بشتيش لواز دبي بو بال بشتي امريكا برام برام حتى نابي دبي بزانين امريكا او كات بال بشتي كي بهز يريم دكه كتو لسر اسينا خو او فاكتن كي باسم كردن همو بهزبن تا چند تو دموکراسی به حزب سیستم یاسایی به حزب پروسه دموکراسی به حزب گندالی نبیتن و تا چند حزبی که یک گرتو تا به امریکا یک کنسول امریکا برای چند کی برادر کم چوب میتینگی لگل کرده بگو اما ماندو بیم پیوا او چند جارا و هزار جارا پیانیکا که تکایم حزبی که گرتو درست کرد کواتا اگر او فقط على سر اصلنا خو به حس نبن باب کس بین امریکاش بغداد به حزب که دی آراسای برای بغداد چتو لو انا قشاري سر هرم درزبي او كنتو تشديك خالكي ديتر كواتاو اواش زور جرينجا بزانن درز هوكاري درزبوني فاكتوري بال بشتي دركي بهوي فاكتوري نو خويا اگر تو فاكت او فاكتاني كه باسم كير بهزبون دنيا بامريكا بال بشتي دكه بشت ديناك دنيا با اوروبا بال بشتي دكه دنيا با بغداش ناتواني با وصانيه هرشليت بك بلا ما اگر تو سراسينا خو او فاكتور انا نبي همو كان معرضي بها هرش همو كاتش معرضي باوي او آسایشه که ما باز دکی لنا بچیان روبروی مدرسه گوره ببین بدرجای او 20 چنده من دو هرشی زور جدی مسر هرم دید شر داعش بو شازه یکتب لشر داعش اما روبروی تحدیه که گوره بوین اگر امریکان هات بخواه زانی مرگ شری که راسته بالا مگه فاکتری دولتیش نبا روبروی کشه جار زور ده بونیا هرشی دوام عراق بو که بدا خوای و گوت من لبروی فاکترین او خوی ما وکو باسم که فاکتن همول آواز بون اما لمای 24 ساعت نیوی کرسان مان لدست ده که واتا استا بسیار کتره کم دواتش در فت بیوادن اگر بسیار هبیم استا او ریکفت نانای لکرسان دکری او بسیار جدی بو من اوایا آیا او ریکفت نانای که دکرید آشتوایا ریکفت نالنیوان بورانو ایگتی پارتی نوای هم آوانه آیا لسر حسابی دموکراسیتا یا لپناوی دموکراسیتا آیا لسر حسابی بهزگیری پیگه هریمه یا لاسگیردنی پیگه هریمه آیا وکالتنانه دکرت بو بهزگیردنی سیستم حکمرانیه یا بو لاسگیردنی سیستم حکمرانیه آیا او وکالتنانه دکرت بو یک گرتنی هزی پیشمرگه یا بو زیاد لاسگیردنی هزی پیشمرگه يعني ده بي اول ليك جواب كي اگر جا نكن يا هزار جا اشتوي بكري ريكاوتن بكري بارتي ويكتي ريكاوتن بلام لا كده دغيا خالي صفر او خالك وكو ديت ما دغيا خالي صفر كي هر شدرز بو حركتك برجاندي حزبي برجاندي كاسك برجاندي طاقمك لا داودج بلي قال برجاند نتوي او كات هرم لبردم تستيك جدي دايا حركتك لنيوان حزب دو حزب دا صلاة لا هرم ناكو كي درز بو طول هرم همو لبردم ترسي دا بو لبروي ململانه كان لا چارچواكي دستوری دانابن که آسایش هرشه نبیل سر آسایش ندی بر دوام هرشه سر آسایش ندی اما لکردستان من بمایم لمبادوا تبید دام مزروکانی هریم او حکومتی که رضا مسعود بارزانی استاش اطلا من بمای همو حوله که دبی باوا بید اما بنامکانی درستی سیستمی فرمای درست بکنی سبینه او فاکتوره ببیت فاکتوری نو خو بیت فاکتوری کی بیس لبرانبر بغداد لبرانبر ترکیه براکشانی پال پشتی امریکا اروپا همو دولت کند اگر وان نکن هر ملانه درست ببید مدرسیه لسر هریم هر کشاک لبین حزب پارتیه که درست بید مدرسیه لسر هریم لبروا ملانه کان سروشتینی لبروا هر کاتک تو هستت که برجاندی حزبک برجاندی کسک لس هاو دجا لگل برجاندی نتوی کبرا برجاندی حزبی و کسی ال دابجه برجاندی نتویش در روبروی هر زیکی مدرسی دبی لبرما لبرو کار همو که باسم کردن من بمايا مستقبلي ما وهرمي كردستان إبد دبيت بجدي جدي بلا بكين شون دكتور ام دسريدا يعني او برسو وبلين
اوی جناب باست کرد که براستی یعنی پرسیاری زور جدین بو اوی اما لتیگی برجواندی نتویتی بگن باش اما لسر است عراق لسر است هریماتی اما سیاست بکن لپیناو بڵێن دابینکردنی ئاسایشی نەتەوەی بە وێنەی گەورەکەی کە بڵێن زامن و مانەوەی زمانمان کەلتۆرمان خاکمان سەروەریمان زیاتر لەوەی سامانی نەتەوەی زمانمان بکە لەگەڵ ئەوەش ئەو خوێندنەوەی جەنابەت زۆر ڕاستە یعنی ئێمە ئەو هەموو هاتوچۆی لە بینی پارتە سیاسەکان لە باشووری کوردستان لە پێناو یاخود بە ئارمانجی زیاتر ئێمە لە ئاستی گۆت گڤەرنەرز باش بن لە حکوومەتێکی باش سەروەری یاسا دیموکراسیەت مافی مرۆڤ جندەر ئیکواڵیتی ئێمە ئەمانە هەموو زۆر گرنگن پلاس ئەوەی ئێمە چەند ئامادەن بتوانن بەرگری لە خۆمان بگن لە کاتێک لە هەریشەی لەشکەری هەریشەی ئابووری هەریشەی بڵێن کاڵچەری لەسەرمان دێ ئەمانە هەموو پرسیاری زۆر جدین بە بڕوای من لە ئاستێکی زۆر خراپ ئەبینڕێن بەڵێ ئێوەی بەرەش ئەتوانن ئێستا لە ڕێی چاتەوە پرسیار بکەن ئەگەر پرسیارتان هەیە بەڵێ جەنابی دکتۆر فەرم و کۆمنتی جەنابەت بەڵێ دەرفەت ئەدەم بوو ئەو بەڕێزانەی کە بەشدارن ئەگە پرسیارێکان هەبێت لە خزمەتدا بەڵام ئێستا پێم وایە با دیبەیتێکە بەشداربانی بەڕێز ئەگە پرسیارێکیان هەیە لە شتێک احتیمالە ناکۆک بن لەگەڵم ئێمە ئامادەین بەڵێ پرسیارێکمان هاتووە بەڵێ بەڵێ پرسیارێک لۆمان هاتووە لە دکتۆرە سامیە خاڵد دکتۆرا لە زانکۆی دهۆک بەشی کۆمەڵناسی ئینگلیزی نووسیە ئەڵێت ئەو کێشەی لە بینی هەردوو پارتە سیاسەکان هەلبەت باندۆر ئەکا ینی مەترسیە لەسەر کواڵیتی هەردوو پارت ئەکا بۆ ئەوەی لە بەرژەوەندی بڵێن کورد لەسەر ئاستی ناوخۆ و عێراق بەڵێ پرسیاری جەنابەت خوێندنەوەی جەنابەت بوو ئەمە بە ئینگلیزی دکتۆر سامیە من ئاماژەشم پێکرد کە بێگومان ئێماڵی ناکوکی لە نیوان پارتیۆیەکەتی بەتایبەت کە دوزنیان لە بەردەستە دوێزی چەکدار مەسەلەن کارگەری ڕاستەوخۆیە لەسەر ئاسایشی نەتەوەی و کارگەری زۆر بوتە هوکار یەکێک لە هوکارە هەرە گرنگیەکانە بڵازبوونی پێگەی هەرێم لەسەر ئاستی دەروە بەرامبەر بەغدا بەرامبەر تورکی بەرامبەر ئیران ئێمە وەکو لە بیدات باسم کرد ئەگەر سێ چار خاڵی گرنگمان هەبێ هیچ گرنگ نییە ململانێن هێزە سیاسەکاندا بێ بەڵام یەک لە چارچێوەی دەستور یاسادا بێ دو لەسەر ئاساسی ئاسایشی نەتەوەی نیشتیمانی نەبێت سێ کۆمەڵێک پرەنسیپ هەبن هەمووان لەسەر ڕێک بن هیچ کەسێک هیچ لانێک ناتوانێت ببەزێنیت چار هێزێکی یەکگرتووە بێت ئەرکی تەنیا پاراستنی هەرێمی کوردستان بیت بە فەرمانی کەسێک لانێک فەرمانی پێناکرد لە دەرەوەی مەساتی حکومەت جوڵە بکەن لە هەمان کاتیشدا باسم کرد سیستمی دیموکراسی ئەگەر سیستمێکی ڕێک و دیموکراسیمان هەبێ لەسەر ڕاستی دەرەوە ئەمریکا پاڵپشتیمان دەکە ئەوروپا پاڵپشتیمان دەکە بەغدا ناتوانێت هەرەشە لە هەرێمی کوردستان بکە دەوڵەتانی دەوروبەر ئەوە لاوازی ئێمەیە ئەوە لاوازی هەرێمی کوردستانە لاوازی هێزە سیاسیەکانە لاوازی دامەزراوەکانە وای کردە دەوڵەتانی دەوروبەر بە کەیفی خۆیان دەسوەردان لە کار و باری ناوخۆی هەرێم بکەن قاسم سلێمانی بە کەیفی خۆ پیاسە لە هەرێمی کوردستان بکە هەر چی بیاوێت شتێکوانی بیکەن ئەمە کێشەی لە ناوخۆی ئێمەیە بۆ چ مناڵێم فاکتەری ناوخۆی هەرەشە لەسەر ئاسایش نەتەوەی لەبەرەوە ئێمە لە چارچێوەیەکدا گەمەی سیاسی ناکەن لەگەڵ ئەو دەوڵەتانە لەو چارچێوە کە بەرژەندی نەتەوەیە لا نەدەین ئەمە شوکارە بێگومان بەرامبەر بەغدا بەرامبەر تورکیا بەرامبەر ئیران بێگومان لاوازی هوکارێکی هوکاری سەرەکی ئەوەیە مناڵێم هەرەشیتر نییە مناڵێم تورکیا هەرەشە نییە مناڵێم بەغدا هەرەشە نییە مناڵێم ئیران هەرەشە نییە مناڵێم ئێمە نابیتن هەموو کات گلەی لە دەروە بکەین هەموو کات گلەی لە بەغدا بکەین هەموو کات پێمان نابێت دەبی بەغدا لاواز بی شەڕی ناوخۆیە بی میلیشایە بی ئیران دەعمی نەکرد دا بەش ببێ بۆی هەرێمی کوردستان بەهێز بی مناڵێم تو بی لەوە بکە سبەینێ بەغدا بەهێزیش بی تو بەهێز بی با چ دەکرێت بەو فاکتۆرانەی کە من باسم کردم پرسیارێکی تریشمان هاتووە لە هەتا و سەعدوڵڵا قوتابی کولێژی یاسا و زانستە سیاسەکان ئەڵێت ئێمە پێویستیمان بە یاسایەک نییە بۆ ئەوەی سیاسەتمەداران
بس زابدرين ركاتك كلا أجنداي دولة داري أجنداي برجوان دينتوي دربتشن بيان بزينن خوندنا وي جنابت بگمان یک لمرجع کنه ولی من باسی اوده کم که دستور یاسا بود چه ما حتی استاش لا کردستان نه یاسایی که درستمان هست نه دستوره که بتوانیتن هیلا کانی آسایشی نتوی لولتا دیار کرد و فرضی کرد بس همولا نکنده بوتانیا لو هیلا یاسایی در بچن بانا کوکی هبیل نیوان هزا کنده با که برکی هبید با که شابید بالام همو کان نابیدن او که شا همو کشل نیوان حزبی سیاسی به بیتاوی نگران کردنی من به بیتاوی نگران کردنی کمالگیا و کاری که اوای اگر مساعد کبید یا سا کبیدن آسایشی نتوی ما چیه هموی دیاری کردن و اوای که خیانت دکرد برانبر آسایشی نتوی یا پیشلی آسایشی نتوی دکرد سزایی که زور قرص بده تو بینی استاد ترامپ لسر کشی اوکراینیا بو روبروی دادگاه بو خریک بو لسر کار لابدن تنیا لسر او بو که کشی که بو لگل جو بایدن مسئله كمالك بزنسي كتبوا على اساس قلت بقى وشتبون بكاملش برانبر وشتبوا ده كم قلت بقى على اساس جوباي من يورمتي تدان بالان برانبر يورمتي كيساي كي جندل تجي جوباي ندرس كوا لا امريكا خيانتي جوران اجتماعي اجا اثبات ببيت ترامب واي كتبوا لسر ده صلاه لا دريت لا كردستان تاو يا سامان نبيتن همو هزاكان همو احزابكان همو كساكان نكردنا بهزي لدست بي يعني استا كراسات لكردستان شخصيه هزي لدست لدروي دمزركان ده جولني بكيف يا اخوي هر كاتك برجاندي او كسا كوتا مدرسي دي نا حكومات داخو نا وزارات داخو نا وزارتي بشمركه داخو هيك كاس نو او كراسات لكردستان يعني دبيت ايما بناغاك بكردستان دا بنين لمو بدوا لدروه يعني ياساك هبيتن او انا لا ببتن سيستمايكي درسمان هبيت بعد كم بيجاري من كردستان زور بهز دبيت ايما سيستمايكي فرمان روي درسمان هبي ولا خلانه كباسم كرد بغداد بهز بيت تركيا بهز بيت ايران بهز بيت ناتو انا ببنها رشق اسرائيل میکنم بلام کشه هری جوره ما که رسرچ کان زور کم گرینگی پیاده نویا اما همون کشه کان حتی نکل هرمیش تو سری تاریخ کرد که باشه کی زوبه هر کشه کان نویا که کرد خوی سبب با نگشت ما فکانی سبب با چو صوابی سبب با دولتی نبید یعنی منات نام بچ منو اگه به هزار نمونه یا تو اتونی بینی است بله بسیارک بله ام دو بسیار ور بگیرن بسیارک اس بسیارک حوالا من زینب ور بگیرد اس بسیار گوان قطبی زانکو امریکی دهو که دبیجتن پرسین سیستم عشیرتگری چند مترسیه بو سر برجوان دانه تایی ده همان دم داجی اوان پارتین سیاسی وکیری حتی کرده که ام بجن جپرسین کردبونا خو شرم بکن هون چاوی دخینن پاشان ام پشتی با هر دو پرسان و پرسادن جهوالا ما بخینه ام یا دیلمانه ام دکون بر بجن حوالا ما کومنت هبن از بارم و ماموستای زانکوی ایاد ویان وی کومنت هبتن بله نه اگر والا ما پرساره بده دکتور اما الشرم لو ناكن ك لكردستان عشائر هي عشائر كان رولي باش يعني اول شرميه لكردستان عشائر هبه اما كمال جاي ما وايا بلام كش اويا اما عشائر تكل كشي سياسي بين كشي عشائريه ده بلا رانجي عشائري و كشي كمالاتيه لنا اخويا وزور اسايه يعني كز دجي او نيه بلام لكمال جاي كردي دا كشي جوره اويا كتو كشي عشائري تكل بكشي سياسي دايكريت دبيت هو ياوي كاستاورو لايك سلوك عشيرتك دبيني لو ان هزا كي سياسي نبيني اورو لايك سلوك عشيرتك خلك كي اراسته دكت بروامان جاكي دياري كرا لو انا كشي جوره بو هرم درست بكت من عالم استا بو نمونه اگر لا موجود زور هبوا يعني اگر تو موجود كنت بخيني عشيره كان چند بو نمونه سلك داك عشي چند هرشل صار آسایش نتوی کر خوی درست کرد چون اپال بو نمونه رژیم یارمتیان دا و استاش من عالم لكردستان دا شرم اواني ما كمالجيك عشائري ما نبيش كيشا اويا نابي كيشا عشائري تكل بكيشا سياسي بكين نابي سلوك عشيرتك رولي احزاب سياسي بجري يان خلق راستا بك سلوك عشيرت كمالك اركي خويا احزاب سياسي كمالك اركيتريا ما بس ندير هذا الشيء اويا ما ترسيه كي اويا استا مثلا او كمالجي استا لكردستان ما ترسيه كي اويا استا تنانا ما سيستمي هبجات ليشمان بعشائري كدوا كسك اگر فلان عشيره نبي نبي دنگي بده اگر فلان عشيره نبي نبي دنگي بده صبيني مدرسه گچيه
مترسيه كي او تاگه کسی تو پرورده ده کسی بنا را دبی لجگای و انتمای بولات هبید با خبی با عشیرت کی دبی لجگای برگی لبرجاندی نتایب که برجاندی برگیری عشایری دکه مترسی که ورتر اول ایس بین اگه بغداد به حزب و پاره که زبله حدا سلوک عشیرت تک بونمونه وقت فلان کار بود که دنگم به فلان احزاب او کات لوانه او سلوك عشيرته من نظام استبلم لوانه تو بلا كيس بين او سلوك عشيرته بتكر يعني دنگك يك جازور داتوان لهرين بكر بپاره بس لرگی سلوك عشيرته كان داتوان پاره يك جازور بي بدن اگر سبيني وضع بغداد باش بي برام بردا بس سلوك عشيرته كان بلا يلا دنگ مان باليستي ما بده او كلوانه دور نيه اگر ما او فكره برفره ببيت وما حتى الاستعمال بجارتنيش او كارب كي دور نيه سبي مدرسه جوره حتى تنانت ينا كان من زيادتر دنگ به لاني بغداد بدن لو لاني كردستاني بدن يعني براستش مترسيه اگر لو رانجا بيت اگر حكومت يارم برنامه كي ريكوبي كي نبيتن كم امانه لك جداب كت حتى مزرك كاري خوي هي والله دكتور جاري كتير شيء لعند ما فرحانه وكالله ده صلاة دار وماوي بستنو صال كلا دستي هما حزب بدبته هو لوازم ده صلاة ناخو من باسيوانا كم ده صلاة لدستي حزب بونمونا اگر تو سير امريكا بكي احتمال 2 سال كوماري ديمقراطيه كان يا نوا يعني لا دو حزب در باز نبا بلان بو استا سوپر پاور سراستی جهان بو استا یکم دولت سراستی جهان لروی سیاسی لروی آبوری لروی سربازی کارگری که یک جال سر سیستمی دولتیه و کارکت چیه و کارکه ونیه کیش حزب ده سال دار بکیش ده سال دار ما بستم اوه که تا چند امام مؤسساتی دامزراوا من هيا كيشه نيه لانيوان پارتکان کشه درست بید با حزب با 20 سال ده سال دار برای اگر مؤسسات هبه دامزراوا هبه هر کی حزب دیار به لچه بار داتوانی جولب که لچه بار ناتوانی جولب که آیا داتوانی پیشلی بر آسایشی نتایب که ناتوانی پیشل که آیا برجاندی حزب لسروی برجاندی نتایب یا لخاروی برجاندی نتایب اگر همو آوانمان دست نشان کرد سیستمی که فرمانروی هبید که ارکو برجاندی حزب دیاری که حزب بوی نیه تجاوزی برجاندی نتایب که او کات حزب نگ 29 سالش 10 سال دار بی هیچ مدرسیک نابیتن لسر هریم لسر برجاندی هریم بلام کشمان اویا اما سیستمانیه ارکو بل پرسیاتی کسکان احزاب سیاسیکان دست نشام که اوش مدرسیکی که حتی تنانه با حزب 2 سال 10 سال دار بی لواد نه گورترین هر شبی لسر هریم دبر اوی که تو دمازرا کنیه نتونی لی لادت بله بله بسیاری تریجلیم پخشان صدیقه و هاتو که ایش کتابی بشکمال تلزان كويت هو قال لي ما يخلق بوتي أبينا قرباني من يعني أهل سكوتاني كلني ما حزب كان هي بوتي أبينا قرباني كشمان حولاتيش خوي بشكل يعني بشكل لو سيستمي كيمتي دان يعني استبون من حولاتي بودا بيدا قرباني لمسألة جندالي بيكم عندك خلكي كورسان دا بيدا قرباني بشكل زور دا بيدا جندالي بو لبراوي أجري ما سيستمي كدرس مان هبيتن جندالي برفت بكرتن بر پرسیارتی هبیتن سرچاوکانی دهات دیار بن منالم احتمال او کشه استهیاجه بلان باشه که زوری کشه خلکی کردستان چرا سر دکه بلان اگر بیتو ایمال کردستان نک خلق آخ ما ده بیتا قربانی هزی سیاسی ده بیتا قربانی برجاندی نتوی کیانی حرم ده بیتا قربانی لبروی او ناکوکیه که لدروی اطاره کی یاسای دستوریه لدروی اطاره که مرحرشن بیتن سر کیانی سیاسی حرم هرشن سر تنانت خوش تاکیکانی او کمال گبون من باسی شرینا خوده که کی به قربانی شرینا لو انا هر کی لا ما شهیدین یعنی شهیدین خوشی هبید کی به قربانی و کار که چه بی آیات توان را لو شرینا خو بگیری بالم دتوان را بس بو نگیرا و باشه خلکی باشه که ارزوی خلکی کردستان به قربانی استاش مثلا بابت هر گرم مسئله موچه و گندالیه اما دو پیگو اگر درام اگر سیستمی که درستمان هبید اگر گندالی نبی سرچاوکانی داد باش بن اگر لسراسنا خوب ازبین بار که باشه که زور منالم اگر هموش جارسانه باشه که زوری او مشکلات نیست کمالگاه جارسر دبید. بله دکتر گیان بسیاری گیتر ل آمد کاوا سامی قطبی سیاست پیاده کن زانکوی کردستان هولر علت با واقعیتی ام حالا که حزباتی زورا آیا پشتگیری حزبک که برجواندی کردی به شیوه اشکرا بیکات نبیده پشتگیری کردن لبرجواندی کردی بله
راستی من تێ نەگەیشتم نەزانم ئەڵێت ئەگەر حزبێکی دیاریکرا و استراتیجێتی خۆی هەبێ باشە ئەوە ینی بە واقعیانە ئاشکرا بێ ینی ڕۆنی بکە ئەتوانێت بیبت بە لە بەرژەوەندی لە پێنا و بەرژەوەندی کورد بێت ئەگەر هاتو پرۆژەیەکی گەورەی پێوێ بۆ نمونە ئەگەر بڵێن ڕێفراندۆم پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان بووە باشە ئەمە لە پێنا و بەرژەوەندی نەتەوەی بووە یان نا یان چۆن ئەخوێنی بێگومان ئەمە مەسلەی ڕێفراندۆم سەر بەخۆی یەکێکە لە مافە سەرەتاییەکانی هەموو گەلک ولا ئەگەر تو حتى سەیری نەزەریات بکە دوو شت سیکیورتیان سەرڤایڤل یعنی مانەوە و بەردەوامیدان باومانەوە یعنی ئاسایشی خۆدا بکەی و بمینی بێگومان ڕێفراندۆمیش بەشێکە لێ بەڵام کێشە چییە ئێمە دیسان هەر دەگەرێمە ئەو خەڵانەیەکە ئێمە بۆ لە ڕێفراندۆما شکستمان هینا بوونی وای خاکی کوردستانمان لەدەستدا و کارەکە چ بوو يعني زور كاس عليه هرشكاني أردوغان بو يعني إيران بيار كان نا أردوغان و نا تركيا و نا بغداد نا داويران إيرش بكنا سراري كردستان أجل سر أصلنا وقيمة يجرتو بانيا قاسم سليماني ندتواني باصاني بحاجي شعبي بلا إيرش بكسا كردستان أجل هاتبا إما دلنيابا أوان دلنيابان بيشمرجة يجرتا تشون شري داعشة وإنكت أوها شري حاجي شعبي جدكن بالان كاتك إما لسر أصلنا أوان خالي لوازي إما دزانن خالي لوازي كرد استحمو كز دزانيت استا مثلا الان من دنیا روزنامه کم خان نظام کی بگوت کردستان دو زون و استا بوتا سه زون زونه کی زرد و ساوزا زونه کیش ل بغداد روز بوا استا هموشی دش بیکن یعنی چارچوبه کی دیار کرا نیت تو بتوانی برگیری لما فکانی هرم کی کابرا چیا بغداد هر کی چیا با درفت به ما مستعزن کو ادویان بدن قصه هيا اد فرمو سپاس بوتا و مامۆستا نەوزاد دەست خۆش بۆن ملاحظاتە هەلبەت کارەبشی چۆشی جزێکی مشکلە نافخۆیە هەرێما کوردستانی مامۆستا سپاسم بەزم دەنگ بەشدار بم حتا کارە بتێت کە جارێ کێشانە چ بەس دەنگ زۆر سپاس مامۆستا بتنێ وەک تیبینیەک ئیزافە هەندێک ملاحظاتە بۆ مامۆستای ئاماژە پێدەم کو وەک پسپۆرێک بۆرێ مێژوێدا هەلبەت و تەماشای مێژووە ملەتی کورد بکی درێژە مێژوێدا حتای ڕۆژ مەکێشەکە گەلەگەلێک مەزنەوە هەی متخواست دکتۆر ئاماژە پێدا بە ئەوە کورد درێژە مێژوێدا کورد نکارینە ببنە نەتەوە یعنی تا ئێستا نەبوونە نەتەوەیە اوش تضامن تلقى مكر ما مستر كرت درجة موجودة تايرو روش نبونا نتويا بلكو كرت نشيانة تشارچوفي هوزاتي وعشيراتي درباز بن حتى يرو روش سيستم دربكاتي عشيراتكاني وسيستم امبيجن قبيلي ايكي سيستم هري زالل هريما كردستاني اوا بريارة چارنويس هريما كردستاني دد قالك بار هندك حوالا باش برسيار شكر آيا چك كاريگري سر نتوا كرت هيا عشيراتگريه کاریگریه که فاکتور گله مزن هست چون که تماشای دیرو کاملات کرد بکی دست به شر نتوای کرد شر عشیرکانه بود یعنی بزاون بارزانی یک و دو بزاو عبدالسلام بارزانی و دیسان شیخ احمد و شیخ عبدالسلام وان اوان همی کشید مزن همی نوچه کشید عشیرکانی و پیشتر شی اگم تماشا بکن ما شر جغرافی هبود ناوره حوزن کردی بخواب خواهد بونمونه کنگره شمدینان سال 1808 عبدالشیخ عبدالله نهیر راگ هند کو سرهلدانه سرتاسری کردستان پیدا بکن لی کردا باشداری دی کنگره نکر قل با پیروزا کردی سال 1829 کردیت سوران و بابان باشداری نکر کواتا سروکی و امبیشن بوتانی نه باشداری که همان وقت فاکتور آینیشی فاکتور کی هری کاریگر بو سر بزاو روزگاری خاص و پیگین افخوی هریما کردستان میره سوران هزگ مازن هبول هریما کردستان پنجی هزار لشکر دولت عثمانی هات نشیا کنترلای سوران بکن فتوای دینی همی پنجی لشکر امیر سوران همی دست چک خبردار چونکو ملایگی گفت نابت ایک شر میر سوران میر دولت عثمانی که کاتش نه حرام بد اما فاکتور میجوین ملت کرد کاریگری سرهبو یادی تر اما شب ما مصاب بدم مسئله دستور ما نکاری کردان نکاری بودن دستور اگه چیکن اف دستوره گرینگی بهزران توایتی کردی بدت و خالق سور پیدا بد خالا یا دمایی که مدوی اما شب بدم من نفس گرد دریجو که با ما مصاب او فاکتور غربیه جهان غربیه
بداخل كردا إلى روش نكاري حتى في أستاي ببنى أو بيمانجي استراتيجي بو جهانا غربي كرد أو بيمانجي تكتيكينا تني بو برجواندية جيبا جيكنا أرمانجي خل لو من الفيري جل كوندنا ما بو ميجوا ملت كرد وميجوا يا هفت شرق يا كردا جرينجا كرد إلى روش بيواندية خورتد بين دولة هرمي تركيا بو ما جرنترا بترش أمريكا ایران با مگرنتره بترش اروپا چونکو ام پیوان هر دو ولاتانه کواتاف هر دو ولات ایرو روش پشتوانیا برجاندی ما بکن و لانگریا ما و برجاندی ما بکن دیگه گلک با مگرنتر بد کواتا جهان غربی آن روش آوای بین پشتوانیا ما و آرماج ما تواتیب کن کردان نکاریا چارچوب تکتیکی درباز بن هاپیمانگی استراتژی حتی ایرو روش کرد هاپیمانگی ام بیشتر تکتیکی نبود جهان غربی افهمی فاکتورن البته ایرو روش چارنویس کردا کتیار بنوان گفت مزنده و حتی ایرو روش کردان نکاریا خودی چارچوبی در کبید او هزرا عشیرکان و هزرا آینی و دیسان نبودن دستوری و دیسان گرینگیا ما جهان غربی اسرائیل اف نگود امریکا و آن چجار بوزانینا و ما مجال دراسات سروشا امریکا کریه چجار امریکا یک برجاندیا خود ترکیه ناتهریم کردستانی چجار امریکا یک برجاندیا خود الجل عراق ناتهریم کردستانی چکو ایرو روش امریکا بو ترکیه بو اوروبا گله گرنترش کردستانی بو امریکا گله گرنتره کواتا اش فاکتورن من کاریگر بنسر روش هریم کردستانی دیسان لاوسکنه پیگی سیاسی هریم کردستانی زور سپاس جناب دکتر سپاس بوده از بارم دکتر نوزاد و دیار ما یا نمایا بله از گلوام باشه دکتر حتی که هرات بید It's okay. خاتو زینب او بسیاره که همانا فرمو بیکه بو جناب دکتر دوایش ورده برو با کوتای میتینگ ارون اتوانی رگ دوای او للای خوی و بەڵێ پرسیاری پەڕەنگی یوسف کە شتانش پەیوەندی دەوڵەتەکانە ئەپرسێت باشە چارەسەری ئەو ململانە بێ ئامادەی سیاسەتمەداران چییە کە لە ئەگەر لە دەوڵەتێکی دیموکراسی بواە چۆن مامەڵەی لەگەڵ ئەکرا و چۆن وایانە کرد کە بەرژەوەندی میلەتیان لە پێش بەرژەوەندی حزبەکان بواە حزبە سیاسیەکان. زۆر سپاس من ئەو پرسیارە ئەوەی کە دکتۆریش ئاماژەی پێ کرد کاکەیات دەمێت پێکوە یعنی سەرنجی لەسەر بدەن بەت ئەوەی کە دکتۆر باسی کرد سەبارەت مێژووی کورد هەموو ڕاستە یعنی منیش 100% لەگەڵ ئەوە زیاتریش باسی من لە ناتۆیەک بۆ لەبەرەوەی من ویستم زیاتر کە ئێمە دەرفەتمان هەبوو بە دامەزراویکردن یەکگرتنی هێزێکی نیشتیمانی لەسەر ڕاستی یعنی دەرفەتێکی زێڕین هەبوو ئێمە حتا ئێستاش بەداخوان نەمانتوان ئێمە بەستم زیاتر ئەو ئەگەر نا لە ڕەوانگەی مێژووی بێگومە 100% فکریانی مەسەلەی عەشوریانە منیش لەگەڵ ئەوەم بە شێوەیەکی گشتیش ئەگەر لەو پرسیاری کە بەڕێزش کرد من خۆم گەشتم ئەو قەناعەتەی کە ئێستا بە تایبەتیش لە هەرێمی کوردستان ئەو فاکتەرەی زیاتر هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان فاکتەری ناوخۆیە من دیسان ئەڵێم ئێمە ناڵێن تورکیا هەرەشە نییە ناڵێن ئیران هەرەشە نییە ناڵێن بەغدا کێشەمان بۆ دروست نەکە بەڵام ئێمە چۆن وا بکەین بۆ نمونە دکتۆر باسی ئەوەی کرد کە ئەمریکا بەرژەندی لەگەڵ تورکیا زیاتر هەرێمی کوردستان دەبێت ئێمە بزانی ئەمریکا گەمە دەکات ئەمریکا ناڵێت یان تو یان تورکیا تەنانەت تو سەیری ڕۆژەوە بکە ئەمریکا لە بینی من باسی سیاسەتی ترامپ سیاسەتێکی استثنا ئەگەر لە سیاسەتی ترامپ دەرچی وەکو ئەمریکا باس بکەین ترامپ ئێستا سیاسەتێکی ناجێگیرە یعنی فترەیەکی انتقالیە لە مێژووی ئەمریکادا کەس پێ ڕازی نییە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین ئەمریکا هیچ کار نایەت بڵێتن یان کورد یان تورکیا هەردووی دەوێتن بەڵام دیسان من باسی دەکەم ئەمریکا لە 91ەوە حتا 2020 فاکتەری سەرەکی پاراستنی هەرێمی کوردستان بووە لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە هەموو ڕوویەکەوە تو سەیری کاتێک شەڕی داعش دروست دەبێت ئەگەر ئەمریکا نەبات چیمان بەسەر بات تو سەیری پرۆسەی ئاشتی بکە کێ پرۆسەی ئاشتی لە کوردستان دروست کرد هەر ئەمریکا بۆ دروست کرد تو سەیری ڕخواندنی ڕژیم کە 2030 کی بوو پێگەی کوردی بەهێز کرد و دەستور و نظام چی و چوونیە کەرکووک و محافظی دانا کی محافظی یەکەم جار کی محافظی کەرکووکی دانا بە دەستوری ئەمریکا وای کرد نینەری کولە کەرکوو زێدە بێ یەکەم جار ئەمریکا و پاڵپشتی کوردی کە یەکەم کەس ببیتە پارێزگای کەرکووک بەدەست پێشخەری ئەمریکا و لە 2014 ئەو کات کورد هەرەشەی جدی لەسەر دروست بوو کی بۆ هات پاڵپشتی هەرێمی کرد لە کاتێکدا بەرەو بەغدای چوون ئەمریکا یارمەتی نەدا ئێمە دەبیت واز لەوە بینی ئەمریکا دژی ئێمەیە ئەمریکا من پێم وایە فاکتەرێکی زۆر گرنگە بۆ پاڵپشتیکردنی هەم حتا ئێستاشی بەڵام حتا تو حساب کرد لە 2017 کاتێک هێزی عێراقی بەرەو ئەدی کی بوو نایە لە هێزی ئاسمانی عێراق
پێشمەرگە بردو هەر ئەمریکا بوو شاری دروست کە شارێکە ڕاواستی من مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئێمە تا چەند لەسەر ئاستی ناوخۆ لەو فاکتۆرە من دووبارانێکم چون زۆر دووباران کرد لەو فاکتۆرانێکە باسم کردن ئەساسی دامەزراویکردنی هەرێمە ئەگەر بەهێزمی باوەڕ کە پاڵپشتی ئەمریکا بە هیچ پێش لەرێمی کوردستان ناکێتن و ناچی پاڵپشتی بەغدا بکە دیژەرێن بەڵام ئەگەر ئەو فاکتۆرامانێکە باسم کردن ئێمە نەمان بیتن ئێستا بین ئەمریکاش نییە حتا خۆ منەظەمێکی خەڵقازی نییە حتا پاڵپشتی ئێمە بکە بێ بەرامبەر و بێ بەرژەنجەکانی پارسی بێ خۆمان مەساتێکی وا دروست بکەین سبەینێ جێگەی بەهێزی هەرێم بیت بوو دەرەوە بوو سەر ئاستی دەربەش لەبەرەوە من پێم وایە ئێستاش من پێم وایە لەگەڵ هەموو هەرەشانای لەسەر دەور و بەر هەیە بەڵام لەسەر ئاستی ناوخۆ هەرەشەکان زیاترن دەبیت ئێمە عیلاجێکی جدی بکەین لەسەر ئاستی ناو ئەگەر ناو ململانە حیزبی هەیە هەر کات دوو حیزب ململانەی دروست بوو هەرەشە لەسەر کوی کیانی سیاسی هەرێم هەیە لە کاتێکدا نابیت هەروە بیتن ململانەی زۆر ئاساییە لە نیوان ئەحزابدا هەبیت لە هەموو دنیا ئەوە هەیە بەڵام ئەوەی ئاسایی نییە بەزاندنی سنوورە دکتۆران بێ پرسیارەی جوارە بگرن ji xatu Kajîn Hesên mamosta zanîngeha zax û pişka dernasî bijî êsta em hezbanî li ser berjewendî xwe Kurdistan û neteweyê Kurd kirin doxekî lawaz de hemû layanan kartîkirin li ser derûnê xelkî kirdiye pisyarey ew e aya hebûnî serkirdeyekî bêhêz girêdayî bi hawlatî welata çûn e mebestî lêre li rewangiyê leadership ve qeseyeke دکتۆر ئێمە وردە دەح خۆڵکمان هەیە ئێستا وەڵامی ئەم مامۆستای زانکۆ و خاتو زەینەبیش ئێستا لە 2 دقە وەڵام ینی کۆتایی پێدێنی بۆ منیش 2 دقە لە کۆتایی بێڵە و بە کۆتایی بە میتینگ بێنن بەڵێ خاتو زەینە فەرموو بڵێ لێرە پرسیارێکی دروستە بێت کە ئێمە چۆن بتوانین فاکتۆری کوردی لە هێرش و مەترسیەوە بگۆڕین بۆ فاکتۆرێکی سەرکەوتن و پێشکەوتن لە دیدی من بۆ مەترسی ئاسایشی چەند ڕێگە چارەیەک هەیە لەوانە داڕشتنی استراتیژی ئاسایی کە هەرێکە لە بواری سیاسی هەرێکە لە کۆمەڵاتی و لەشکریش لە خۆ دەگرێت هەروەها دامەزراندنی ناوەندێکی ڤەکۆڵینگ ئەوش بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکە و ڕێگاکانی ڕوبەڕووبوونەوەی بەرژەوەندی نەتەوەی دەکرێت لە ڕێگای دیبلۆماسیەت بێت دەکرێت لە ڕێگای هاوپەیمانی بێت دەکرێت لە ڕێگای ئیمپریالیزم و داگیرکردنەوە بێت بەڵێ دکتۆر ئەگەر هەر کۆمنتێکت هەیە بۆ کۆنکلۆژی میتینگەکە سپاس بۆ هەموو لەوایەک من پێم وایە لەو باسەداوی کە باس ئەوەی من مەبەستم بۆ ئەوەی کە پرسیاریشیان کرد ئەو بەڕێزانەی کە پرسیاریشیان کرد من پێم وایە گرنگم بۆ ئەوەی لە ئاسایشی نەتەوەی بەتایبەت هەرێمی کوردستان تێبگەین لەوە تێبگەین کە تەنیا هەرەشەکان لە دەروبەرەوە ناوین هەرەشەکان لەسەر ئاستی ناوخۆی هەرێمەش هەدین و هەموو هەوڵێک ئەم کابینە و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە دێنیش من پێم وایە دەبێت بە جدی کار بکەن بۆ ئەوەی لەسەر ئاستی ناوخۆ ڕێفۆرمێکی گەورە بکەن بۆ ئەوەی لەو قونەغا دەربچین بەرامبەر من لاوازی بای من بەهێز بم بەڵکو بۆ ئەبگەین ئەو قۆناغی کە ئەگە بەغدا سبەینێ بەهێز بیت ئێمە هەر بەهێز بین و پاڵپشتی دەرەکی لە دەست نەدەین ئەوەش لەو چارچێوەدەکە وەک گوتم کە ئەو فاکتۆرانەی کە هەموو هەنە لە ڕووی یاسایی لە ڕووی سیاسی لە ڕووی یەکگرتنی هێزی پێشمەرگە دروستکردنی سیستمێکی حکومڕانی دروست لەناوبردنی ئەو گەندەڵێک ئێستا هەیە هێزی سەربەزی بەتایبەت یعنی ئێمە ئینتمای نیشتیمانی نەتەوەی بۆ خەڵک دروست بکەن من پێم وایە ئەمە لە هەموو شتەکان کێشەکان دەربازمان دەکەن بەڵام تاکو ئێمە لەو قوناغا بین کە من پێم وایە لە 29 ساڵە ئێمە لەو قوناغا داین تا ئێستاش لەگەڵ دابیت ئێمە لەو قوناغا دەرنەچوونیە ئەمەش مەترسیەکە ئەگەر ئێستا لە بەرچاوتانە بێ لەوانە سبەینێ بەغدا بەهێز ببیت هەرەشەیەکی جدی لەسەر هەرێمە لەبەرەوەی ئێمە لە سەر ئاستی ناوخۆ کارێکی وانێک نەمان کردە کە ئێمەش بەهێز بین بەغدا بەهێز بیت ئێمەش بەهێز بێت بەڵێ سپاس بۆ دکتۆر نەوزاد هێتوتی بۆ ئەم کاتەی بەڕێز سپاس بۆ ئەوەی بەشدار بوو سپاس بۆ خاتوڕۆیدا مستەفا لە کوردش پرۆگرێس سنتەر کە لەگەڵمان بوو و دیارە نایتوانێت لە بەشی دووە لەگەڵمان بێ بە هیوای ئەوەی پارتە سیاسەکان لە بڵێن لە پێناو بەرژەوەندی نەتەوەی کورد کار بکەن ئێمە ئەم پارتە سیاسیان لەناو خۆیان ئاشی دەسەڵاتیان هەبێ کە بەزارە من لە حکوومەت لە خزمەتی بڵێن مەرجە نەتەوەیەکان بێ بە زمان بە کەلتۆر بە خاک بە سەروەری بە ئاسایشی پێکاتەمان هەبێ ئەوانەی لە کوردستان ئەژین
نمونەیەکی باش بن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی دیموکراسیەتەوە لە ڕووی هەڵبژاردنەوە لە ڕووی لیدەرشیپیەوە بۆ ئەوەی کوردستان وردە وردە بەرەو بڵێن گەورەی دامەزراندنی ستراکچەری بنیاتنانەوەی کوردستانێکی بەهێز لە بوارەکانی سیاست ئابوور کۆمەڵاتی لەشکری و هەمان کات دیبلۆماسیەت و سیاسەتی دەرەوە بتوانێت بەڵانسی هێز پیا بکە وەکوتت یەکێک لە مەترسیە و هێرشەکانی ئێستای زۆر جدیە بۆ سەر هەبوونی کوردستان ئەویش فاکتەری ناوخۆیە کەڕەواتی ناوخۆ کە ئەمە پارتە سیاسەکان هەڵگری بەشێکی مەزنن لە وجود یان لە هەبوون یان لە دروستکردنی ئەم ڕەواتیە کە ئەبینرێت لە ڕووی پارتە سیاسەکان لە ئەجندایان کاتێک کە بەشدار لە حکوومەت پێک دێنن سوپاس و هەموو لایەک زۆر گەورەمان کردن ئێمە لەگەڵتانین سوپاس بۆ ئەوەی کە لەگەڵ مامون کە وەرزی یەکەم لە سنتەری کوردستان بۆ ئاسایشی نەتەوەی بە 6 میتینگ دەرباسمان کرد چاوەڕێی میتینگی داهاتووەکن لە وەرزی پاییزە لەگەڵ مامۆستا جۆرێک چەند مامۆستایەکی تری ئەکادمی بە هیوای سەرکەوتن بۆ نەتەوەی کورد و لە هەمان کات هەڵبەتە ئێمە وا تماشایەکن ئێمە ئاشتی خوازن ئێمە پێشوازی لە هەموو نەتەوە و پێکاتەیەکن لە چارچۆی عێراقیش لە چارچۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هیوای دیدار کاتێکی خۆش شەو شاد زۆر سوپاس